Hey, what's up guys? Welcome to Learn and Explore. من یادا خوشحالم گەڕامەوەلاتان لە ڤیدیۆیەکی نوێدا. ڤیدیۆی ئەمڕۆمان بە هەمان شێوەی ڤیدیۆی پێشوو چیرۆکێکە کە لەگەڵەوەی بە هەمان شێوە لەگەڵەوەی کە کۆمەڵێک وشەی و زاراوی تازی تەیە کە ئەتوانین سوودیان لێوەربگرین پندێکی زۆر جوانیشی تەیە کە بە هەمان شێوە ئەتوانین سوود لێیش وەربگرین. بەڵام سەرەتا ئاواڵێم ئەگەر تازن بە چانەڵەکە و سبسکرایبتان نەکردووە سبسکرایب بکەن و ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو لایکی بکەن، ئەگەر بەدڵیشتان نەبوو دیزلایکی بکەن و کارەکەیمان لە کۆمنت پێ بڵێن. هەر ڕەخنێکیشتان بوو لە کۆمنت بۆوان بنووسن. وەک هەمیشە ئێستا جارێک چیرۆکە خوێنینەوە، دوای ئەوە وشە بە وشە و دێربەدەیان ڕێکینەوە بە کوردی. ئێستاش با یەکەم جار گوێبیستی چیرۆکەکە بین. Take responsibility or you will learn your lesson. One night, 4 college students were out partying late night and didn't study for the test, which was scheduled for the next day. In the morning, they thought of a plan. They made themselves look dirty with grease and dirt. Then they went to the dean and said they had gone out to a wedding party last night, and on their way back, the tire of their car burst and they had to push the car all the way back. So, they were in no condition to take the test. The dean thought for a minute and said they can have the retest after 3 days. They thanked him and said they will be ready by that time. On the 3rd day, they came to the dean. The dean said that as this was a special condition test, all 4 were required to sit in separate classrooms for the test. They all agreed because they had prepared well in the last 3 days. The test consisted of only 2 questions with the total of 100 points. 1. Your name, 1 point. 2. Which tire burst, 99 points. A. Front left, B. Front right, C. Back left, and D is back right. ئێستاش ئەوەی کە گوێبیستی بووین ڕوونی دەکەینەوە. ناونیشانی چیرۆکە بەم جۆرە. Take responsibility or you will learn your lesson. Take responsibility واتە ئەو بەرپرسیارەتی کە لە سەرشانتە بەجێ بگەیەنە. Take responsibility. Responsibility بەتەنها واتە بەرپرسیارەتی. Take responsibility واتە ئەو بەرپرسیارەتی کە لەسەرتە وەکو خۆی بیکە، یعنی کە بەرپرسیاری بۆ شتێک لەسەر تۆیە کە بیکەی وەکو خۆی بیکە. Or یاخود you will learn your lesson. یاخود دەرسی خۆ وەرئەگریت، یاخود وانەی خۆت فێر ئەبیت. یعنی مەبەستی لەوەیە کاتێکە شتێک لە سەرشانی تۆ پێویستە بیکەی کە نەکرد، یعنی کە ئەم شتە نەکرد، ئەوە چاوەڕێی ئەو بکە کە بکەویتە بارودۆخێکی واوە کە وانەی خۆ فێر ببی، یعنی دەرسێک لەو لە نەکردنی ئەو بەرپرسیارەتی سەرشانە وەربگریت. کەواتە take responsibility or you will learn your lesson. بزانین بۆ چی وایە؟ بزانین فەنی ئەم ناونیشانە چی بۆم چیرۆکە. One night, شەوێک، one night واتە شەوێک، 4 college students 4 خوێندکاری زانکۆ یاخود 4 خوێندکاری کۆلێژ were out partying late night. ئەم 4 خوێندکاری زانکۆیە شەو درەنگ لە ئاهەنگ و ئەمانە بوون. late night were out partying واتە ئاهەنگیان ئەگێڕا late night واتە لە شەو درەنگە. ها وەی کە لە وڵاتی خۆمان تا ڕادەیەک ئەمەکەمە، بەڵام لە وڵاتانی دەرەوە بۆمە هەتا شەوان درەنگ ئیتر لە کڵەبەکان بێ لە هەر شوێنێک بێ ئەمێنەوە هەتا درەنگ ئاهەنگە گێڕن، ئیتر بە هەر بۆنەیەکەوە بێ، هەر بۆ کات بەسەربردن بێ بە بۆنەیەکی تایبەتەوە بێ ئاهەنگیان گێڕاوە. کەواتە late night واتە شەوی درەنگ، out partying so ئەڵێ one night واتە شەوێک 4 college students 4 خوێندکاری زانکۆ were out partying late night واتە شەو درەنگ ئاهەنگیانە گێڕا and didn't study و سعیان نەکرد یاخود نەیان خوێند. didn't study نەیان خوێند، باسی ڕابردووەکە didn't study for the test سعیان نەکرد یاخود نەیان خوێند بۆ تاقیکردنەوەکە which was scheduled کە پلانی وا بۆ دانرابوو واتە یاخود کاتەکەی وا دانرابوو. schedule واتە ئەها بۆ نمونە تۆ شتێک هەیە سکێجۆڵێکی خۆتە هەیە بۆ لە خەو هەستانە بۆ ئیشە بۆ هەر شتێکە. schedule واتە بەرنامەی یعنی خشتەی کاتەکان. ئێستا کە لێرەش ئەڵێ which was scheduled واتە وا دانرابوو واتە تاقیکردنەوەکە هەر پێشتر کاتی بۆ دانراوە کە سبەی نەبێ. which was scheduled for the next day کە پلانی بۆ دانرابوو یاخود کاتی بۆ دانرابوو کە ڕۆژی دواتر بێ. for the next day واتە ڕۆژی دواتر.
کاتە هەمووی ئەڵێت one night واتە شەوێک 4 college students were out partying late night 4 خوێندکاری زانکۆ شەو درەنگ ئاهەنگیان نەگەڕا and didn't study و نەیان خوێند for the test which was scheduled for the next day بۆ ئەو تاقیکردنەوەی کە لە ڕۆژی دواترە ئەبوو بیکەن یاخود کە کاتی بەدانرابوو لە ڕۆژی دواترا بێ in the morning واتە لە بەیانیەکەیە in the morning واتە لە بەیانیەکەیە they thought of a plan بیریان لە پلانێک کردەوە بیریان لە پلانێک کردەوە they thought لە ڕابردووە باسی ڕابردووەکە چونکە عادەتەن چیرۆکان کە ئەگەڕێنەوە یعنی بە زمانی ڕابردوو ئەگەڕێنەوە they thought of a plan بیریان لە پلانێک کردەوە بزانین پلانەکەیان چی بوو they made themselves look dirty with grease and dirt they made themselves look dirty یعنی خۆیان پیس کرد themselves واتە خۆیان they made themselves واتە خۆیان look dirty یعنی وان لە خۆیان کرد کە پیس دەربکەون they made themselves look dirty واتە وان لە خۆیان کرد کە پیس دەربکەون look واتە وا دەرەکەوێت بەوانەی سیرکردنیشێت look dirty یعنی وا دەربکەوێت کە پیسن یعنی dirty واتە پیس with grease یعنی بەچی وایان لە خۆیان کرد کە پیس دەربکەون with grease and dirt ئیتر بە گریس تای سیارە بۆنە گریس و شتی پێوێ ڕۆن و چەوری و ئەمانە خۆیان ڕەشەکەن هاوشێوەی فیتەرەکان بە گریس لەگەڵ دەرت ئیتر پیسایی تەپۆتۆزۆ و شتانە ها بەتایەکەوەیە دەرتیش هەر بەمانەی پیساییەت دەرت بەمانەی پیساییەت دەرتی واتە پیس کاتە they made themselves look dirty with grease and dirt وایان لە خۆیان کرد کە پیس دەربکەون بە گریس و یاخود ڕۆن و چەوری ئەمانە لەگەڵ تەپۆتۆز و خۆڵ و پیسی ئەو ناو then دواتر they went to the dean ڕۆشتن بۆ لای ڕاگری کۆلێژەکە دین واتە ڕاگری کۆلێژ بۆ هەر کۆلێژێک ئانی کە خوێندکاری زانکۆ نەزانن هەر کۆلێژێک ڕاگرێکی هەیە ئەمانش ڕۆشتن بۆ لای ڕاگری کۆلێژەکەی خۆیان کاتاڵێ then واتە دواتر they went to the dean ڕۆشتن بۆ لای ڕاگری کۆلێژەکە and said ووتیان said لە ڕابردووە ووتیان they had gone out to a wedding party they had gone out هاتە ئەمە باسی ڕابردووەکە past perfectە ئەڵێ they had gone out to a wedding party ڕۆشتبوون بۆ ئاهەنگێکی هاوسەرگیری they had gone out ڕۆشتبوون to a wedding party بۆ ئاهەنگێکی هاوسەرگیری wedding واتە هاوسەرگیری party واتە ئاهەنگ last night شەوی ڕابردوو کاتاڵێن ڕۆشتن بۆ لای ڕاگری کۆلێژەکە و پێیان وت کە ئەوان ڕۆشتبوون بۆ ئاهەنگێکی هاوسەرگیری شەوی ڕابردوو and on their way back لە ڕێگەی گەڕانەوەیان on their way back لە ڕێگەی گەڕانەوەی ئەوان the tire of their car تای سیارەکەیان the tire of their car تای سیارەکەی ئەوان their لە پێشتریش هاتە دووبارە بۆتەوە on their way back واتە لە ڕێگەی گەڕانەوەیان مەوسی لە ئەوانە چوار خوێندکارەکە the tire of their car تای سیارەکەیان ئەو theirش هەر بە هەمان شێوە مەبەستی لە چوار خوێندکارەکەیە their car واتە سیارەکەیان the tire of their car burst تای سیارەکەیان تەقی burst واتە تەقی and they had to push the car all the way back they had to واتە پێویست بوو لەسەریان they had to ئەگەر بۆ ئێستا بێڵێ they have to بەڵام کە بۆ ڕابردووەڵێ they had to واتە پێویست بوو لەسەریان to push the car کە پاڵ بە سیارەکەەوە بنێن push واتە پاڵی دەنێت لە دەرگای مۆڵ و دوکان و شتەکان ئەگەر بەونە پاڵنان بێن نووسراوە push ئەو پوشەواتە پاڵنان they had to push the car پێویست بوو لەسەریان کە سیارەکە پاڵ بنێن all the way back یعنی لەو شوێنی کە لی بوون هەتاوەکو ئەم شوێنی کە بۆی ئەهاتنەوەیتە داخلیە یاخود ماڵی خۆیانەیە هەر شوێنێکە کاتە پێویست بوو لەسەریان سیارەکە پاڵ بنێن لەو شوێنی کە تایەکی لێ تەقیوێتە کە لە ڕێگەی گەڕانەوەیان نابووە هەتاوەکو ماڵەوە all the way back یعنی هەتاوەکو ئەم شوێنی کە لین کاتاڵێ on their way back لە ڕێگەی گەڕانەوەیان the tire of their car burst تای سیارەکەیان تەقی and they had to push the car all the way back پێویست بوو لەسەریان کە سیارەکە پاڵ بنێن هەتاوەکو ئەم شوێنی کە بۆی ئەهاتنەوە so they were in no condition to take the test بۆیە ئەمان هیچ ئەمە in no condition ئەمە فرێزێکە
they were in no condition to take the test. واتە چۆنڵی هیچ مەجالی تیانە بۆ ئەمان کە سعیتیا بکەن بیزەبەت مانە in no condition بەو جۆرێ بۆ نمونە ئەمە لەگەڵ شتی کەشابەکانێن بۆ نمونە کەسێک تووڕێیان بێتاقەتیان نەخۆشە بۆ نمونە خەڵک بڕوا بۆ لای هەڵێ بۆ نمونەگەر کوڕ بێڵێ he is in no condition to see anyone یعنی ئەو لە بارودۆخێکی وایە نییە کە بتوانێت هیچ کەس ببینێ واتە هیچ مەجالی تیانە بۆ ئەوی کە کەس ببینێ کە ئەمان شەڵێ so they were in no condition to take the test واتە هیچ سعیان نەکردووە ئەتر بارودۆخەکەشیان بە جۆرێک نییە کە بە هیچ جۆرێ ناتوانن تاقیکردنەوەکە بکەن take the test واتە تاقیکردنەوەکە بکەن بۆ تاقیکردنەوە take بەکارێهێنرێ take the test بۆی تاقیکردنەوەکە بکەن دواتر ئەڵێت the dean thought for a minute ڕاگرەکە بۆ خولەکێک بیری کردەوە ها چۆیان چۆنڵی تۆزێک بیری کردەوە the dean thought for a minute ڕاگرەکە بۆ خولەکێک بیری کردەوە minute واتە خولەک the dean thought for a minute بۆ خولەکێک بیری کردەوە and said ووتی they can have the retest after 3 days پێیوتن they can have the retest after 3 days ئەتوانن کە دووبارە تاقیکردنەوەکە بکەنەوە دوای 3 ڕۆژ they can ئەو دێ مەبەستی لە چوار خوێندکارێکێ they can have the retest ئەتوانن دووبارە تاقیکردنەوەکە بکەنەوە after 3 days دوای 3 ڕۆژ واتە دوای 3 ڕۆژ ئەتوانن تاقیکردنەوەکە بکەنەوە they thanked him سپاسیان کرد مەوەسی لە چوار خوێندکارەکەیە کە سپاسی دینەکەیان کردووە ڕاگرەکە thanked لەبەرەوەی باسی ڕابردووەکە thank ed وەرگرتووە and said ووتیان they will be ready by that time ئەوان ئامادە ئەبن بە هاتنی ئەو کاتە by that time واتە بە هاتنی ئەو کاتەکە مەبەستی لە 3 ڕۆژەکەیە یعنی ئەو توێتی ڕاگرەکە پێوتون دوای 3 ڕۆژێکە ئەوان دووبارە تاقیکردنەوەکە بکەنەوە retest وشەی ری کە لەگەڵ هەر وشەیەک لەگەڵ شتێکی کە هاتە بوو مانای دووبارەکردنەوەی ئەو شتەیە بۆ نمونە retest واتە دووبارە تاقیکردنەوەکە بکەنەوە تێن ئەمانیش سپاسیان کردو لەبەرەوەی کە 3 ڕۆژ ئەو کاتی یاوە پێیان وتوان 3 ڕۆژەکە دووبارە تاقیکردنەوەکە بکەنەوە تەلەکانتیانە یەس ئیشەکەمان سەری کرد on the third day لە ڕۆژی سێمە third day واتە ڕۆژی سێم first second third یەکەم دووەم سێم third واتە سێم on the third day واتە لە ڕۆژی سێمە they came to the dean هاتن بۆ لای ڕاگرەکە they came to the dean هاتن بۆ لای ڕاگرەکە they came باسی ڕابردووەکە بە هەمان شێوە the dean said that ڕاگرەکە وتی کە as this was a special condition test هەروەک ئەوەی کە بارودۆخی ئەم تاقیکردنەوەیە چۆنڵی بارودۆخێکی تایبەتە لەبەرەوەی لە کاتی خۆیان نەیان کردووە لە 3 ڕۆژ دوای کاتی تاقیکردنەوەکە خۆی کردویانە دینەکە پێوتون ڕاگرەکە پێوتون هەروەک ئەوەی as this was a special condition test هەروەک ئەوەی کە ئەم تاقیکردنەوەیە چۆنڵی بارودۆخێکی تایبەتی هەیە special condition واتە بارودۆخێکی تایبەت تستی شواتە تاقیکردنەوە all four واتە هەر چواریان مەوەستی لە هەر چوار خوێندکارێکە were required یعنی پێویست بوو لەسەر یان یاخود ئەبێت were required یاخود داوایان لێکرا to sit in separate classrooms داوایان لێکرا کە لە یاخود داوایان لێکرا پێیوتن کە پێویستە کە لە ژووری لە پۆلی جیازە دابنیشن for the test بۆ تاقیکردنەوەکە کاتە ڕاگرەکە پێوتون لەبەرێمە بارودۆخێکی تایبەتە بۆ تاقیکردنەوەکە هەر چوارتان واتە all four were required to sit in separate classrooms for the test پێویست بوو لەسەریان کە لە چوار پۆلی جیازە دابنیشن separate واتە جیاز classroom واتە پۆل سێت واتە دانیشتن یعنی مەوەسی لەوەیە لە پۆلی جیازە تاقیکردنەوەکە بکەن they all agreed واتە ڕازی بوون because they had prepared لەبەرەوەی خۆیان ئامادە کرده بوو they had prepared well واتە بە باشی خۆیان ئامادە کرده بوو in the last 3 days لە ماوەی 3 ڕۆژی ڕابردووە کاتە ڕازی بوون لەوەی کە لە ژووری جیازە تاقیکردنەوەکە بکەن لەبەرەوەی خۆیان بە باشی حازر کرده بوو the test تاقیکردنەوەکە consisted پێک هاتە بوو of only 2 questions تەنها لە 2 پرسیار پێک هاتە بوو the test consisted of only 2 questions تاقیکردنەوەکە پێک هاتە بوو تەنها لە 2 پرسیار consisted واتە پێک هاتە بوو consist واتە پێک دێت
کەواتە تاقیکردنەوەکە پێک هاتبوو لە تەنها only 2 questions تەنها 2 پرسیار question واتە پرسیار with the total لەگەڵ کۆی of 100 points لەگەڵ کۆی 100 نمرە واتە تاقیکردنەوەکە تەنها 2 پرسیار بوو و ئەم 2 پرسیارش 100 نمرەی گشتی لەسەر بوو واتە with the total واتە لە کۆی تاقیکردنەوەکە لە 2 پرسیار پێک هاتبوو کە هەر هەمووی 100 نمرەی لەسەر بوو بزانین پرسیارەکان چین پرسیاری یەکەم your name واتە ناوی خۆت your name واتە ناوی خۆت کە 1 پوینتی لەسەر واتە 1 دەرەجەی لەسەر و پرسیاری دواتر هەر هەمویانی سەر کرد بەوەی کە پرسی بووی which tire burst واتە کام تایە تەقی which tire burst واتە کام تایە تەقی هەڵا سڕی کردن کە ئەمەش 99 پوینتی لەسەر بوو پرسیارێک دینەکە زۆر ژیر بووە 2 پرسیاریە ناوەتەوە زانیوێتی کام خوێندکارانە ڕاستیە هەر خۆیان یعنی هیچ شتێکی لەو جۆرە نەبووە تەنها خۆیان سعیان نەکردووە بۆیە پرسیارێکی لەم جۆرەی بۆ هێنابوونەوە کە تەنها ناوی خۆیان بنووسن کە ئەمە 1 پوینتی لەسەرە لەگەڵەوەی کە کام لە تایەکان تەقی و خستوش نیەتەوە 4 ژووری جیازەوە عنیوانە بۆنە ئەم سەیری ئەو بکاو بڵێ هەمومان ئەڵین تایە بۆنە فلان تایە خستونێتێ ژووری جیازە هەرێکەیەکیشیان ئیتر خۆ ئەمەش ناتوان بۆنە هەر هەمویان دانێکی دیاریکرا هەڵبژێرن بۆیە پێوتون کام تایەش تەقی لە 4 ژووری جیازی شابوون ئیتر خستونێتێ بارودۆخێکەوە کە لە ڕاستیە ئەم وشەیە بەکارێنم درۆکەیان ئاشکرا بووە چیرۆکێکی زۆر جوان بوو بەڕاستی کەواتە take responsibility or you will learn your lesson ئێستا یەک پرسیار لە ئێوە ئاکەم ئەگەر بزانم ئەتوانن وەڵامم بنەوە was the dean man or woman was the dean man or woman واتە ئایا ڕاگرەکە پیاو بوو یاخود ئافرەت بوو ئیتر بەپێی ئەو جەناوانەی کە بەکارمان هێناوە ئەگەر ئەتوانن وەڵامی پرسیارەکەمان پێ بڵێن جا هیوادارم کە بە چۆنڵی بە دەستنووسێکی تاواش بنووسن و ئەگەریش پێتان خۆش بوو ئەگەر بۆ نمونە بە هەڵە وەڵامتان نابەوە بۆ نمونە لە ڕووی گرامەرەوە مەبەستم هەڵەکەتان بۆ ڕاستەکەمەوە یعنی لەبەروی بتوانین هەمومان سوود لە یەکتر وەربگرین یان ئەگەر توانیتان خۆتان هەڵی یەکتر ڕاست بکەنەوە چۆنڵی با بتوانین هەمومان سوود لە یەکتر وەربگرین هیوادارم چیرۆکەتان بەدڵ بوو بێ سوودتان لە وشەکان وەرگرت بێ هەر ڕخنە پێشنیار و هەر شتێکتان بوو لە کۆمنت بۆمان بنووسن ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو دووبارە ئەڵێمە لایکی بکەن و ئەگەر بەدڵتان نەبوو دیزلایکی بکەن و کارەکەیمان لە کۆمنت بۆ بنووسن هیچم نەما بۆتن تاوەکو ڤیدیۆیەکی دیکە یام کاتێکی خۆشە بۆ گشت لایەکتان خواتان لەگەڵ